نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وآل محمد. خۆشەویستەکان، ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ڕەحمەت و بەزەییە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە بە پێغەمبەرەکەی ئەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. ئێمە تۆمان هەناردە کردووە، نەتمان ناردووە ئیلا بۆ ئەوەی ببی بە ڕەحمەت و بەزەیی بۆ هەموو جیهانیان، یعنی نەک تەنها بۆ چین و تایفەیەکی تایبەتی، بەڵکو بۆ هەموو جیهانیان، نەک تەنیا بۆ مرۆڤ بەڵکو بۆ هەموو جیهانیان، واتە بۆ مەخلوقاتیش. هە لەبەر ئەوە بابەتی ئەمڕۆمان لە زنجیرەی قەدەغەکراوەکان باسی النهي عن تعذيب العبد والدابة، باسی النهي عن تعذيب العبد والدابة والمرأة والولد بغير سبب شرعي أو زائد عن قدر الأدب. بابەتە كمان ئەمڕۆ لەسەر ئەوەیە کە لە شریعەتی ئیسلامە قەدەغە کراوە لە تعزیبدان و سزادانی عبد، واتە کۆیلە کە لەژێر دەستایە خزمەتکار، و هەروەها لە عەزابدانی ئافرەت، و هەروەها مناڵ، و هەروەها حتى حیواناتیش بەبێ سەبەبێکی شەرعی، بەبێ هۆیەکی شەرعی، یان زیاد لەو سنوورەی کە دانراوە بۆ ئەدەبدان. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی نیساء ئەفەرمێ وبالوالدین ئیحسانا، ئینسان ئەبێ لەگەڵ دایک و باوکیا چاکە بکە، و هەروەها ئەبێ لەگەڵ کەی تریشا چاکە بکە، وبذی القوربا، هەموو خزم و دۆستان، واليتامى، بێباوکان، والمەساکین، هەژارەکان، والجار ذی القوربا، و دراوسەیەکی خزمی نزیکت، والجار الجنوب، و دراوسەیەکت کە بێگانەیە و لەگەڵتایە و دراوسێتە، دراوسەی ئیش بێ، دراوسەی ماڵ بێ، هەر جۆرە دراوسەیەک، والصاحب بالجنب، و هەروەها برادەر و ڕەفیقت، وابن السبيل، وكسيك الريبوار دابراو لولاتي خوي، وما ملكت أيمانكم، وأوكوي لو بندانيك لجير دستانان. إن الله لا يحب من كان مختالا فخورا، مختالا فخورا. خوي تعالى خوشي بكسيك ناي كبراسي متكبر بنازي بخويوا، وتعدال خلقي تربكا. كوابو أم حديث أم آية خوي تعالى بو من رونا كاتو كبيويست لسر إيمي مسلمان چاككار بين، چاكە بکەین بەرامبەر بە دایک و باوک، بەرامبەر بە هەر کەسێک کە حەق و مافێکی هەیە بەسەرمانەوە کە ئێمە سەرپەرشتیان ئەکەین. تەنانەت خۆشەویستەکانم ئەتوانی بڵێ ئەمە هەموو جۆرە کەسێک ئەگرێتەوە کە ئەو لە ژێردەستی تۆیایە بەهۆی هەر ئیش و کارێکەوە، حتا لە دائیرەیە، حتا لە وەزیفەیە، حتا لە شاگردیە، تۆ وەسایت و ئەو شاگردە، هەموو ئەمانە ئەگرێتەوە بەڕاستی. لە حەدیثی صحیحە هاتووە کە متفق عەلەیهیە، ابن عمر عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر خوای گەورە لە خۆی و لە باوکیشی ڕازی بێ بۆمانە گێڕێتەوە، فەرمێ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمووی عذبت امرأة في هرة. خۆشەویستان، تەماشاکەن
ئافرەتێک خوای گەورە سزای ئەدا لە ئاگری جەهەنەما بەهۆی پشیلەیەکەوە. عذبت امرأة في هرة، بەهۆی پشیلەیەکەوە خوای تەعالا ئافرەتێک سزا ئەدا لە ئاگری جەهەنەما. سجنتها، سجنی کرد، حتى ماتت، حتى ئەم پشیلەیە تۆپی، سجنی کرد حتى ئەو پشیلەیە تۆپی. فدخلت فيها النار، بەهۆی ئەو پشیلەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو ئافرەتە ئەڕواتە ئاگری جەهەنەمەوە. لا هي أطعمتها وسقتها إذ حبستها، نە ئەوە بوو خۆی خواردنی بداتێ، نە ئەوە بوو خواردنەوەی باتێ، کاتێ سجنی کرد لە خواردن و خواردنەوە بێبەشی کرد. ولا هي تركتها تأكل من خشاش الأرض، ئەوەش نەبوو بەرەڵای کە پشیلەکە خۆی بەسەر زەویا بگەڕێ و لە پێویستیەکانی خۆی بخوا لەسەر زەویە. یعنی ئەم حەدیثە لە بوخاری مسلیمە هاتووە. ئافرەتێک سزا ئەدرێ لە ئاگری جەهەنەما، واتە خوای تەعالا ئەیخاتە جەهەنەمەوە عقوبەی ئەدا بەقەدەری ئەو گوناحە لەبەر خاتری چی؟ لەبەر خاتری ئەوەی کەوا پشیلەیەکی زیندانی کردووە. نەخوا خۆی خواردنی پێداوە، نەخواردنەوەی پێدا، نەیەڵایشێتی خۆی بگەڕێ بەسەر زەویا خواردن و خواردنەوە بۆ خۆی پیاکە. کەوابوو ئەم حەدیثە چیمان بۆ دەرەخا؟ ئەومان بۆ دەرەخا کە دروست نییە ئینسان حیوانات بکوژێ بەبێ سەبەبێکی شەرعی، حتا ئەگەر پشیلەیش بێ. دروست نییە حیوان سجن بکرێ و زیندانی بکرێت خواردن و خواردنەوەی پێ نەدەی. و ئەم حەدیثە هانمانەدا کە ئێمەی مسلمان بەرامبەر بە حیواناتیش زۆر بەبەزەیی بین و با بیش زانین زۆر جار شتێک هەیە لەلای ئێمە بچووکە، بەڵام خوای تەعالا بەهۆیەوە لەوانەیە سزامان بدا لە ئاگری جەهەنەما. و شتی وای شەیە لەلامان بچووکە کردنەکەی، یعنی وەکو شتێکی بچووک دێتە بەرچاومان، بێ قیمەت دێتە بەرچاومان، بەڵام لەوانەیە بەهۆیەوە خوای تەعالا ڕەحممان پێ بکە. من نمونەیەکتان بۆ دێنمەوە لەسەر ئەو شتە بچووکانە کە ئێمە بەکەم ێزانین بەڵام خوا بەهۆیەوە عقوبەمانەدا. نمونەیەکشتان بۆ دێنمەوە بۆ ئەو شتە بچووکانە کە ئێمە بە کەم ێزانین بەڵام خوای تەعالا بەهۆیەوە لەوانەیە ڕزگارمان بکات لە جەهەنەم. ئەم حەدیثە نمونەی ئەوەیە کە بە شتێکی بچووک جاری وا هەیە بە کوشتنی پشیلەیەک خوای تەعالا لەوانەیە بتخاتە جەهەنەمەوە. طبعا بڕی حیوانات هەیە خوای تەعالا مەجالی کوشتنی داوە، بۆ نمونە مشک، جرج، مار، دوو پشک، ئەمانە نا، ئەمانە مەوزوعێکی ترە. و حیوانێکیش زەرەری هەبێ وەکو گورگ و ڕێوی و چەقەڵ و ئەمانەش، ئەو هەر حیوانێ زەرەرت پێ بگەێنێ ئەتوانی تۆ دووری خەیتەوە یان بیکوژیت. بەڵام حیوانێک کە هیچ زەرەرێکی نەبێ یا زەرەرێکی طەبیعی، یعنی زەرەرێکی سروشتی هەبێ، بەڕاستی کوشتنی حرامە. ئەمە لەلایەن حیوانەوە. لەلایەنی قسەشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ جاری وا هەیە ئینسان قسەیەک لە دەمی دەرەچێ ما یولقی لەها بالا، لا یولقی لەها بالا، هیچ حسابێکی بۆ ناکە. قسەیە، یعنی قسەیە لە زمانت دەرەچێ هیچ حسابێکی بۆ ناکەی، بەڵام بەهۆیەوە خوای تەعالا 70 ساڵ ئەخاتە ئاگری جەهەنەمەوە. یەک قسەیەک تۆ هیچ حسابێکت بۆ نەکردووە، یعنی حسابت بۆ نەکردووە، بەس یەک فیتنەی گەورەی لێ بۆتەوە. بۆ نمونە تۆ لە بین دوو کەس قسەیەکەکەی لەوانەیە بێتە هۆی ئەوەی کەوا یەکێکیان ئەوی تریان بکوژێ و دوای ئەوانیش بێن ئەم بکوژنەوە کە سوکاری ئەوەکەی تر. و ئەوان یعنی یەک فیتنەیەک لە بین دوو عەشرەتا لەوانەیە لە بین دوو قەوما دروست ببێ لە بەهۆی قسەی زەلامێکەوە. بە هەمان شێوە لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ زەلامێک بەهۆی ئاودانی بە تووتکێک خوای گەورەی خاتە بەهەشتەوە. ئافرەتەک لە ڕیوایەتێکە ئافرەتە، لە ڕیوایەتێکە پیاوە، کەسێکی خراپەکاری شەهەتە. ئەم کەسە
ڕەحم وای پێەکە ئەبینێت و تکێت زوانە خشێنێتە زەویە لە پاڵی بیرێکە سیر ئاوەکە ئەکا زوانە خشێنێتە زەویە ئەمیش زۆر بەزەی پیا دێتەوە لەبەر خاتری خوا ڕەحم و بەزەیەکەی وای پێەکە دابەزێتە ناو بیرەکە بە پێڵاوەکانی خۆی ئاو بۆ ئەو تووتکە بێنێتە بان وبیداتە ئەو تووتکە خوای تەعالا بەهۆی ئەو تووتکەوە ڕەحمی پێەکە وەی خاتە بەهەشتەوە و هەروەها زەلامێک قسەیەک ئەکا زۆر بەکەم ێزانێ لە مەوزوعێکە قسەیەکەکە ئەبێتە مایی بەختەوەری قەومێک یا کەسێک خوای تەعالا بەهۆی ئەو قسەیەوە لە زۆر لە گوناحەکانی خۆشە بێ و ئەی خاتە بەهەشتەوە سیرکەم خۆشەویستەکانم بەکەمی نەزانین کردارێک یان گفتارێک چەند کەم بێ بەکەمی نەزانین بۆ خراپە و بۆ چاکەش جا ئاگامان لە خۆمان بێ هەروەها لە ئیبن عومەرەوە خوای لێ ڕازی بێت ئەگەڕنەوە بوخاری مسلم ئەگەڕنەوە أنه مر بفتيان من قريش سيد كان خوش يسكرم دي قد بدن لم حديثانا زور سرنج راكيشا ابن عمر داي بلاي كومالي منالا لقريش كومالي منالي بچوكيشنا فتيان يعني قوربونا قنجن قد نصبوا طيرا وهم يرمونه تيري كان دانابو رميان تي أقرت تيرباران يعني أكرت وقد جعلوا لصاحب الطير كل خاطئة من نبيلهم أو تيرانيك هيان بو بخاوني تيرك أيانوت ديار خاوني تيرك أما إيشي بوا تيرك يبو دايناوا وهر كسي تيري تيقري بابيقري بلام هر تيرك لينا دا من بخوم ايبام هر تيرك لينا دا بخوم ايبام ديار أو كاتا تيري أو كاتا جران بوا بپاره بوا و گران بوا فلما رأوا ابن عمر تفرقوا كات ابن عمر عن بيني فلما رأوا ابن عمر تفرقوا كات ابن عمر عن بيني بلاويان كرت فقال ابن عمر شي فرمو خوش يسكانم من فعل هذا كي أمكاري كردوا كي أمكاري كردوا لعن الله من فعل هذا خواي قورا لعنتي كردوا لهر كسي أمكار ناشرين بكا فرموي إن رسول الله صلى الله عليه وسلم لعن من اتخذ شيئا فيه الروح غرضا فرموي جمنا بيغمر بو يا بيغمري خاص الله عليه وسلم لعنتي كردوا لهر كسي خاون روحي بقريتا نشانو تيري تيبوشينيان في شكي تيبوشيني گوێ بگرن خۆشەویستەکان چەندێک لە ئێمە تەیرێک یان مریشکێک یان حەیوانێکمان دانا و نیشانکردمانتە نیشان شکێن و نیشان بارانمان کردووە تیر بارانمان کردووە فیشک بارانمان کردووە دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لعنەتی لە کەسێک کردووە کە فیشک بۆشێنێ لە حەیوانێکی ذی ڕوح یان بیکا بە نیشان و خەڵک يعني تيري تيبوشين يعني في شك تيبوشين أم حديثة طبعا أو من بودرقا كإنساني مسلمان أجر حقك زاني نابي لي بيدن بي مجر بزاني أو قصيك بيكا أبيت معي فتنيك يعني لوانية مشاكل قوري لي بيتو يعني ابن عمر لي بيدن نبو أم كومالا جنجا خريق أم إيشان بل كن نصيحت يعني كرد وبياني وتوتي أما كي واي كردو أما بر لعنت أكوي شون واكم پیغمبر خوا آواي فرموا إنساني مسلمان أبي خوي بكم نزاني تو كبياويكي قوري بتمني بكولانك أتشي بر منال آزاري توتكك أدن يا آزاري تيريك أدن نابي لي بيدن بي براسي نابي بيدن بي أبي بلي منال كانم كرجوانا كانم أما غلطة إيوائي كان أما خوا قبولي نية إيوائي كان إما زور جار أوشتانا أبينين ولي بيدن أبين زور جار أبينم لسر جاديك يا لناو بازار يا لكولانيك يا لشونيك أبينين خلق تعدال حيوانيك كا تعدال كريك كا يا لجاشكيك كا يا لتوتكسيك كا أما زور خطر براسي أنسي كري مالك بوما أنا جريت ولا حديثك صحيحة كأيش لبخاري مسلم معايا أفرمي
نهى رسول الله صلى الله عليه وسلم أفرمي نهى رسول الله صلى الله عليه وسلم أن تصبر البهائم أفرمي پیغمبری خوا صلى الله عليه وسلم نهي کردوا لوي كوا حيوان سجن بكري حيوان زنداني بكري إلا لبر مصلحتك شرعي إلا يسبون منا أجر هاري نخوشي كوتبو ناو صد أجر حكومات برياري دا أو سجانات زنداني بكا يا بيان كوجي أو الشيوية كي هنا ودروست شرعا يا حيوانك تو سجنيكي لبر خاطري أوي كوان نرواو خلق تعداي لينكا مثلا مانغايا يا مثلا مرة يا هرشتكا أما دروسة يعني دروسي حيوان مثلا تيريك بيخي تناو قفسيك بلان بو مرجا خواردني بيتي وخواردنوي بديتي وتعداي لينكي بلام أجر بزاني ظلمي لأكي يان مردار أبيتوا أو كاتب بيويس لقفسك دري كي تبر لايكي بيويس لقفسك دري كي تبر لايكي چونك براينا اگر انسان مشکی لشون خویا نبو یا فکری لشون خوی نبو زور جار لوانەیە لەبیری بچێ و خواردن و خواردنەوەی پێ نەدا. برادرێک وتی ڕۆژێکیان بینیم برێ مناڵ تەعدایان لە تەیرێکە کرد لە بوختیەکە کرد، بوختیەکە باڵێکی شکا بوو، بوختیەکە باڵێکی شکا بوو، وتی بینیم تەعدایان لێ کرد، وتی منیش بوختیەکەم لێیان سند و خستمە خانوویەکم هەبوو هەیکەلێک، وتی دەرگاکەیم داخست و قاپیەکەم خستمە ناوە قاپیەکەم داخست بەو نیەتەی کە دوایی بێم هەتا ئەم مناڵانە ئەڕۆن بەرەڵایکەم. وتی تر ئیشێکم بۆ دروست بوو ئاگام لە خۆم نەبوو، دوای 3 ڕۆژ هاتم سەیرم کرد بوختیەکە مردارەوە بۆت. ئەگەر بزانی فکرت خراپە شت سجن مەکە، چونکە دوایی گوناحبار ئەبی لە جاتی ئەوەی چاکە بکەی خراپاکەی، بۆیە ئاگات لە خۆت بێ. أبي علي سويدي كري مقرن خايل الرازي بي صحابي پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي لقد رأيتني سابع 7 من بني مقرن ما لنا خادم إلا واحدة لطمها أصغرنا فأمرنا رسول الله صلى الله عليه وسلم أن نعتقها. أم صحابية أجريتو لزماني أوانا لزماني بيش إسلام عبدايتي وكويلايتي هبوا، لزماني إسلامي شا هنگاو بهنگاو إسلام هلصا بچارة سركردني أويك كويلايتي نميني يك لو هنگاواني كناي إسلام أو بو كوا أم حديثي كبيغمر صلى الله عليه وسلم كردوتي بعملي. أم صحابية أجريتو أفرمي إيمب عائلەیەک بووین حەوت کوڕ بووین، تەنیا خزمەتکارێکمان هەبوو، عەبدێک کۆیلەیەک هەبوو خزمەتکارمان بوو. ڕۆژێکیان برا بچکەکەمان زلەیەکی دابوو لە خزمەتکارەکە، برا بچکەکەمان زلەیەکی دابوو لە خزمەتکارەکە، هاتینە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئەوەی کەوا ئەو تاوانەی کردووە زلەیەکی دا لە کەفارەتەکەی چییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەبێ ئازادی کەن، بە پارەیە زۆریش سندویان، فەرمووی کەفارەتەکەی ئەوەیە ئەبێ ئازادی کەی، نابێ بەی لە عەبد، نابێ بەی لە کەسێکی بێتاوان، مادام لێتان داوە ئەبێ ئازادی کەن. طبعا ئەمە لە چەندین حەدیثی ترا، ئەم حەدیثە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە، لە چەندین حەدیثی ترا أصحابا هاتونة خزمت پیغمبر صلى الله عليه وسلم دایانە لە عەبدەکانیان لە کۆیلەکانیان، پیغمبر صلى الله عليه وسلم فەرموویەتی کەفارەتەکەی ئەوەیە ئەبێ ئازادی کەی. يعني يكي لو حديثانا حديثكين معاوية كري حكمي سلمية. أبو مسعود پیاوێکی بدري بو، يعني يكي البو لواني كبجداري جنگي بدريان كردبو أنصاري بو، أفرمي كنت أضرب غلاما لي بالصوت. ألي الرجل كان غلام يكم هبو، غلام يعني أو يتمني تقريبا أتواني بلا يعني لا بالغ بو نقيشت تبيس، يعني هلو تمنانا. ألي غلط يكي كردبو منش بقامشي لمدا، أما نتوربهم بقامشي لمدا، فرق خراب لمدا. ألي أيش حوار يكرد
ئاوارێکرد لە بەردەسمە ئەڵێ لە کاتێکا من خەریک لێدانی بووم ئاگام لە خۆم نەمابوو لە تووڕەیە لە کتوپڕێکە زەلامێک لە پشتمەوە پێی وتم ئیعلەم ئەبا مەسعود وتی بزانە ئەبا مەسعود ئەڵێ بەرم کردە دواوە تەماشام کرد پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم فإذا هو برسول الله صلى الله عليه وسلم بي وتم اعلم أبا مسعود أن الله أقدر عليك منك على هذا الغلام بزان أبو مسعود كوا خوا زور لو بتواناتر لو يكتو بسر أو إنا أيهني خوا لو زور بتواناتر لو خراوترت بسر أبيني تو چون شتي واكي چون وعدي لو من الله أفرمي كاتي أمن بيست وعدم داوى بيغمري خواه صلى الله عليه وسلم أي بيغمري خواه لا أضرب مملوكا بعده أبدا لما بدوا أي بيغمري خواه حتى ماوم أبينا دم لا هيج عبده هيج غلامي هيج كسي لباش أما حتى ما أبينا دم لكس جاهر خوي للروايات كتري أم حديثة أجرته أفرمي كاتي بيغمر واي بيوتم والله لترسى ئەڵێ قەمچەکە لە دەستم بەرەوە بۆ خوارەوە ئەڵێ ئەوە نەترسیام چونکە زۆر خەتەرە براینە تۆ زۆر جار خوات لە بیر ئەچێ کاتێ دەی لە خەڵک ئیسە لەوانەیە هەر یەکێک لە ئێمە بەڕاستی کاتێ ئەدا لە مناڵ یا کاتێک ئەدا لە ژنەکەی یا کاتێک ئەدا لە شاگردەکەی لەوانەیە زۆر جار ئاوا بکە ئاگای لە خۆی نەبێ خوای لە بیر ئەچێ لەو دەقا بەس ئاگات لێبێ کە خوا بەبان سەرتەوەیە وبتوانايا بسرتوا آقاد لخوت بي للرواية كترى وتم أي بيغمري إخوة أولا بل خاطري إخوة من وعد بي كفارتك أي شيء بيغمري إخوة صلى الله عليه وسلم فرمي أبي آزادي كي وتم أي بيغمري إخوة أولا بل خاطري إخوة آزاد مكر أفرمي بيغمري إخوة صلى الله عليه وسلم فرمي أما لو لم تفعل أبو مسعود أجر آزاد نكر دايه للفحتك النار أو أجري جهنم هلتي ألوشان أجر آزادت نكر داية أو أجري جهنم أتي سوتان جاء بي أقامان لخومان بخوش ويسكانم إنسان أبي زور بالرحم بي إنسان أبي زور ببزي بي إنسان تاوانيك نبينيت كمستحق ليدان بي نابي بدالة أو كسر وأجر ليشي دا أبي بير كاتوكوا لواني خوالو كاتدسي جامتك لوانەیە خوای گەورە تووشی شەلەلت بکە لەوانەیە خوای تەعالا تووشی موسیبەتێکی زۆر گەورەترت بکە بکەویتە بەردەست زاڵمیە لەوە زیاتر لێتدا ئەگەر لەوانەش گشتی ناترسی لەوە بترسە کە لەوانەیە خوای گەورە بتخاتە ئاگری جەهەنەمەوە ابن عباسی ئامۆزای پێغەمبەر ڕزای خوا لە خۆی و لە باوکی بێ و سەڵاواتیش لەسەر پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم أفرمي رأى رسول الله صلى الله عليه وسلم حمارا موسوم الوجه فأنكر ذلك لصحيح مسلم هاتو أم حديثة أفرمي بيغمر صلى الله عليه وسلم روجي كان بيني حيوانيك جودريجك دموچاوي داخ كريا ناوچاواني داخ كريا أواني فلاحنو أواني كوالم إيشانا كان آغاتان لخوتان بأم حديثانا لواني زور كس لإما أمي كردوي حیوانێکی داخ کردویان ناو چاوانی داخ کردوێ بۆ ئەوەی بێتە نیشانە بۆی حیوانەکەی خۆی پێ بناسیێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بێتاقەت بوو بۆیە منیش بڕیارم داوە بە هیچ شێوازێ حیوان داخ نەکەم لە ناو چاوانی ئەگەر هەر ئەتەوێ بیناسیتەوە ئەتوانی بە سبوغ بیناسیتەوە سبوغی لێدەی بۆ یاغی بکەی بۆ ئەڕۆی داخیەکەی حیوان چی زەمبێکەیە تۆ ئەڕۆی داخیەکەی بۆیە ئینسان ئەبێ ئاگای لە خۆی بێ ئەو ڕۆژەشە پرسیاری ئەویان لێکردین کەوا هەنێک کەسێ ئەڕوا ژێرپێی مریشک داخ ئەکا لە دەواجنەکانە بۆ ئەوەی ئەو مریشکە تڕێ نەکا و قەڵەو بێ یا خەوی لێ نەکەوێ و قەڵەو بێ یان هەیە ئەڕوا مۆسیقا و ئەمانە ئەخاتە بان لە دەواجنەکە نییە ڕایزن و مۆسیقا و عەزیز وەیسی و بەزم و بالۆرە ئەخاتە سەری بۆ ئەو مریشکانە بۆ ئەوەی شەو ڕۆژ نەخەون تا زۆر بخۆن و قەڵەو بن تووسەی ئەم فلی مەکە ئەوەی نەشیە لەم زەمانە ئەکرێ بەو دەرەجە یعنی خەڵک دینی لە ڕاستیە کردوتە قوربانی پارە لە صحیحی مسلمە هاتووە تۆزێک تونتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يعني فرمويتي لعن الله الذي وسمه
كاتيا بيني أو حيوانا ناو چاواني داخل كراوة بيغمري خواه صلى الله عليه وسلم فرموي لعنتي خواه لو كسانه بك آوا دم چاوي حيوانا كان ويا عقاتان لخوتان بي بري شت هي بالراسي إنساني مسلمان بلا خواه بترسي روجي كان بيغمري خواه صلى الله عليه وسلم ابن مسعود بما نجريته ولا صح لا سنن أبي داود هاتو حديثك صحيحة أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم لقال يا تشوين بو سفريك تشو بو بيغمري خواه تشو دس بگەێنێتە ئاو ئێمەش بەچکەی حەیئینێکمان تەیرێکمان بینی دوو بەچکەی لە ناو لانەکەی هەبوو ئەڵێ دوو بەچکەکەمان برد دوای تۆزێ دوای ئەوسا پێغەمبەری خوایش گەڕایەوە سەیری کرد ئەو تەیرە بە دەوری لانەکەی هاتێت و ئەڕوا وەکو چۆن بڵێ بە دوای بەچکەکانی ئاگەڕێ ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی من فجع هذه بولدها ردوا ولدها إليها فرمووی کێ ئەم تەیرەی ئاوا دڵشکاندووە و ئاوای پێ کردووە کە ئاوا بە دوای بەچکەکانیان بگەڕێ کێ وای پێ کردووە ئەڵێ وتیان وڵای پێغەمبەری خوا فڵانە کەسە فەرمووی زوو بۆی بگەڕێنەوە زوو بەچکەکانی بۆ بگەڕێنەوە و هەروەها ئەڵێ هەر لەو سەفەرەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شوێنێکە ئێمە دانیشت بووین ئەو تۆزێ دوور بوو ئەڵێ مێرولە دەوروبەرمانی گردو نەیە لا ئیسراحەت بکەین ئەڵێ شارە مێرولەیەکە بوو یەکێکمان ڕۆی ئاگرێکی پێوە ناوتی با نەجاتمان بێ ئەڵێ ئیزعاجمانێکە شارە مێرولەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووڕە بوو فەرمووی کێ ئەم شارە مێرولەی سووتاندووە وتیان وەڵای پێغەمبەری خوا ئێمە فەرمووی هیچ کەسێ بۆی نییە عەزابی خەڵک بدا بە ئاگر ئیلا خوا نەوێ بۆیە نابێ ئەم کارە بکە کردتانە سير رحمتي بيغمبري خواب كانوا سيري خلقي لا إيه ما بكانوا شوان بم تصورا كان خلقي كيه شوان إسراحتي نية أرواد طبعا دولة منشن أواني كوا عشان راوة كان زور بيان دولة منن زور بيان خاونين كانن خاون ونوش كانن خاون أنبز مبالورة كانن سيارة آخر موديل كان أرون خريكي راو كردنن يعني ترسي خوايا النية كخواي تعالى عقوبيك يعني بدها اترحتان مارا بيت درس بويان بيان الله كاكا تو چي بيويسي كد تو قوشت نية واقرري بدواي قوشتي آسكا الله والله هر هوايات ما يعني خومش نايخوم ايدما خلق بهدية لا حول ولا قوة الا بالله طبعا او ايشانا لدولا وممنوعة هني ايش هي هني راوة سويسكو راوة نازانم بورو نازانم راوة آسكو أمانة لدولا وممنوعة لا يكو كشرع آوات ما شاي وضعك أكا ويسخو قيوتان لم حديثان أبو ولو لا يشوك لا قانونا ممنوعة إيسا قانونيا لياسا ممنوعة طبعا ياسا زنبو ممنوعي كردوا ياسا لبرعو ممنوعي كردوا چونك أم تيرو آسكو إنانا خليك لمولاتا ناميني قشتي خلق راوي كرد خليك ناميني دا طبيعته سروشتي بوانا وأجد يعني أم جياني إما لسر أوانا راوستا باب زانا إيسا دار كممنوع كريا ببريزاني بوشي ممنوع كريا چونك هناسي إما بداروي أو ياو صوزي ودارا نبي إما جيان من ناميني إما غاز يكلا مجين كبي أو تري أكسجين أم أكسجين لچي بيا أبي خوش يسكانم لهناسي دارو بيا أبي كاتي دارو درخ أو صوزاي هناسي أدن أوان دوم أكسيدي كربون هلا مجن غاز يكي بيوتي دوم أكسيدي كربون أوان هلا مجن هناسكان كأيدنوا تشي أدنوا أكسجين أدنوا إيه مش أكسجين كالا مجن دوم أكسيدي كربون أدينوا يعني ريك أو هناسكي بو إيه مش هناسك من بو أوانا أي بويا ممنوع خلق أو دارو درخت ببري أي بويا الشرع تشجيعتي كله كتو دار بنيجي پیغمبر صلى الله عليه وسلم آخر حديث فرموي اگر قيامت هلسيا او خورقلم لو هلسا فرمي داري بدستو بو نمامي بدستو بو حتى نمامك باسي دار خرماك افرمي فسيلة افرمي دار خرماك بدستو بو بينيجا ما لا يو قيامت هلسيا قينات وبينيج يعني ما معناه شيء يعني بيني ليب كروا خطو قيامت هلساوا يعني ما پیغمبر على خرايم حديثي فرموا يعني ايمن نيتنا جاي يا إيمان نامانوێت بگەین ئەمە پێغەمبەر بۆیە فەرموویەتی هانمان بدا لەسەر چاکە و چاکەکاری هانمان بدا کە لە ئێسەوە دوا مسلمان ئەبێ ژینگە پارێز بێ مسلمان ئەبێ
ئەینە ئێمە وەکو مەلای مەشهورەمان پیاتوە ئەڵێ مەلای مەشهورە ڕۆیشتووە بان دارێ من شارێکیشی گردووە دەسۆ دارەکەی ژێرپای خۆیان بڕێەوە. ئێمە ئێستا داری ژێرپای خۆمان ئەبڕینەوە، باوەڕ بکەن. ئێمە ئێستا لەم وڵاتە داری ژێرپێی خۆمان ئەبڕینەوە، زۆر بەمان بە تایبەت ئەوانەمان کە دەستی ڕۆوە، بە تایبەت مەسئولەکانمان، چونکە ئەو ڕاوە زۆربەی لەلایەن مەسئولەکان وەکە لەلایەن فەقیر و هەژارانەوە بکرێ ئەیان گرن سجنیانەکەن، بەس ئەوانەی کە دەستیان ئەڕوا تۆزێ ئەوانە ئەیکەن، ئەوانەی کە سیارەی ئاخر مۆدێلاتە لە ژێرانە کە پۆلیسە نایەوێ بڕاتە دەوریانە ئەوانە ئەیکەن. جا ئەوانە داری ژێرپێی خۆیان ئەبڕنەوە بەڕاستی. هەر کەسێ ژینگەتێک بدا بە دار و درەختێەوە، هەر کەسێ ئەو ڕاوە ناشەرعیانە بکە، یعنی بەڕاستی لەلایەن خواوە زۆر زۆر گوناحبارە. تەسەورەکەن خەڵکەی ئەڕوا ڕاوە ماسیەکە، طبعا هەر زەلامی ئەو پەڕی کیلۆ نیمە ماسی برا 2 کیلۆ ماسی بخۆ، بۆ مناڵەکانیش ئەیتێریتەوە برا 4 کیلۆش بۆ مناڵەکانت بێرەوە، فەخێر عەلا خێر. کەس نەیوتووە ئیلا مەگەر لە مانگی زاوزێکردنە ئەو کاتە باشوایە نەیکەی، بەس کەس نەیوتووە تۆ ڕاو مەکە، فەرموو قولایەک لەگەڵ خۆتا بۆ بخۆت ڕاوکە، بەس تۆ ڕومانەیەک ئەوەی فڕێدەیتە ناو ئاوێ بە یەک جا 10,000 ماسی لە یەک دەقەیە ئەکوژی، چنەها حیواناتی تر هەیە بچووکە لەوانەیە ئیشی پاکردنەوەی ئەو ئاوە بێ و تەسفیە ئەو ئاوە بێ، هەر هەمووی لەناو ئەبەی. یعنی بەڕاستی ئەمە کفری نیعمەتی خوای پەروەردگار. بەدەستی خۆمان ماڵی خۆمان ئەڕۆخێنین، بەدەستی خۆمان ژیانی خۆمان تێکەدەین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بمان تێریتە هۆشی خۆمان، یا ڕەبی کارێک نەکەین کردارێک نەکەین کە تۆمان لێ بڕەنجی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت خۆشەویستی ئیمان و شیرینی ئیمان بخەرە دڵمانەوە، یا ڕەبی خوایە تاڵی تاوان و گوناح و کوفر لە دڵمان یا ڕەبی هەست بە تاڵیەکەی بکەین وامان پێ بکەین لەبەر چاومان بکەفێ، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی ماڵ و مناڵمان ئیسلاح بکەی، یا ڕەبی خوایە خواردنی حرام نەخۆین، یا ڕەبی خواردنی حرام بە دەرخواردمان نەدرێ یا ڕەب العالەمین، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئیشی حەڵاڵ و پاک و جوان بە نسیبی گەنجەکانمان بکەی، یا ڕەبی ڕەحم بە تەلەبەکانمان بکەی سەرکەوتویان کەی لە ئیمتحانەکانیانە، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت تاعەت و عیبادەتی ئەم مانگە ڕەمەزانەمان لێ قبوڵ بکەی، یا ڕەبی ئەم دەشەوی ڕەمەزانە کە دێت لەسەرا خوایە دەشەوی زۆر زۆر مبارەکەن، یا ڕەبی خوایە بە نەسیبمانی بکەی، یا ڕەبی تایە ذکر و عیبادەت و شەونێژی و طاعەتی زیاتر بۆ تۆ بکەین یا ڕەب العالەمین. خوایە دوعاکانمان قبوڵ بکەی، یا ڕەبی خوایە دوعاکانمان قبوڵ بکەی، یا ڕەبی خوایە ئەو براو بەڕێزانە و خوشکە بەڕێزانە کە داوای دوعای خێرمان لێکەن یا حەزەکەن ئێستا داوایەک لە من بکەن من دوعایان بۆ بکەم، خوایە من لەیرۆ دوعایان بۆ بکەم، یا ڕەبی خوایە هەرچی حەزی لێ ئەکەن خوایە بە نەسیبیان بکەی، ئەوەی حەزی لێ ناکەن خوایە لیان بە دوور بگری، یا ڕەبی خوایە خێری دین و دنیا بخەیتە هەموو کار و کردەوەیەکیانەوە، یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە ئێمەش عەبدی زەعیفی تۆین، خوایە لێمان خۆش بە، یا ڕەبی وڵاتمان ئاوەدان کە، یا ڕەبی وڵاتمان ئاوەدان کە، خۆشی و هەرزانی لە وڵاتمان بەرقەرار کە، ستەمکارانمان لێ بە دوور بگرە. آمین آمین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله.